زیاتر لە 100 جۆر ترێ لە هەرێمی کوردستان هەیە و ساڵانە زیاتر لە 7,000 تۆن ترێ لە هەرێم بەرهەم ئەهێنرێت. ترێ یەکێکە لە کۆنترین ئەو میوانەی کە مرۆڤ چاندوێتی مێژوویەکی 8,000 ساڵی هەیە و لە هەموو کیشوەرەکان جگە لە جەمسەری باشوور ئەچێنرێت. ساڵانە نزیکە 75 ملیۆن تۆن ترێ لە جیهانا بەرهەم ئەهێنرێت کە تەنها 127 بە شێوەی فرێش و بە میوەی دەخورێت. زیاتر لە 10,000 جۆر ترێ لە جیهاندا بوونی هەیە، بەڵام ژمارەیەکی کەمیان بە شێوەیەکی بەرفراوان و تیجاری بەرهەمەهێنرێت. وەک هەموو بەرهەمێکی کشتتوکاڵی ترێ لە بازاڕە جیهانیەکان بازرگانی پێواکرێت. قەباری بازاڕەکەشی زیاتر لە 10 ملیار دۆلارە. ئەمانوێ زیاتر قسە بکەین دەربارەی بەرهەمی ترێ لە هەرێمی کوردستان. میوانێکمان لەگەڵە لە دهۆکەوە بژار بەهجەت بێسفکی کە جوتیاری ترێ. زۆر بەخێر هاتن کاک بژار، پێمان بڵێ بەرهەمی ترێی ئەم ساڵ لە دهۆک چۆنە؟ بله سپاس بۆ خودێ. بەرهەمێ تری ئەف ساڵە باشە تا ڕادەیەکی. بەرهەمێ تری عامەتەن دونە تریە دێمە و تریە ئاڤیە. تریە دێم پشتبەستنێ سەر ئاوا بارانات کەت و ڕەبسێت کەت و تریە ئاڤیژی عامەتەن ئاوا سەر عەردە و ئاوا ژێر عەردە. ئاوا سەر عەرد ئاوا کانیانە و ڕیبارانە و ئەوانە و یادی ئاوا ژێر عەرد عادەتەن ئاوا بیرتەوازیانە و ئەوانە. ئەف ساڵە تا ڕادەیەکی ڕبسە نەوە باش بوو، بەس پشتی و ڕبسە نەوە باش بوو، باران نەت باش بوون، هشکە ساڵی بوو. بەلێ مەزیدە سافتە ئافدان و ئەوێت تری ئەلحەملا تریە مە تا ڕادەیەکی باش بوو، بەس تریە پچێکی زەرە لێ بووی. تریە پشتبەستنەوە ئاوا سەر عەرد بوو، تریە ریبارە و پشتبەستنەوە ئاوا ریبارە و کۆنیات کرد. ئەوانە بچێک تەسیرا لێ بوو، هەکە ئەلحەمدولیلا تا ڕادەیەکی باش بوو. چکە ئەف ساڵە سەر نەبوون، چەتەرگ و بارانجی نەبوو. باشە کاک بژار، بەرهەمەکانتان لەکوێ ساخەکەنەوە؟ هەر لە ناوخۆ هەرێمی کوردستان یاخود ئەینێرن بۆ شوێنی تریش لە دەرەوەی هەرێ؟ بله حالیان بەرهەمێت مێتری بازار ناوخۆ تێنە فروتن و ئەو ڕاستی حتانە کەچە دەرگەه بوومە بە نەبووینە کو ئەم ڕەوانەیش دەرە بکەین ئاسیکێکە بازارێکی دی بۆ بینین. بەس خۆشحالی بە حکمەتەوە هەرێمێ شئێکی هەفت وەرە دەرگەهێت هات نەگرتن کو تری داخل نەبیت، تریش دەرە داخل نەبیت، تریمە خۆی خۆماڵی کەفتە بازاری. ئەڤژی بوومە جهێ خۆشحالی بۆ ڕاستی کو تریمە عامەتەن تێرامە وەک بازار ناوخۆ هەیە و هەکە زێدەژی نەبیت. سەدە زێدەترەژی بەس بازارکردنەوەی حالیان بازار ناوخۆیە و ئەم بازار ناوخۆ تریە خۆت کەینە پارە. باشە لە هەرێمی کوردستان چەند جۆر ترێمان هەیە و ئێوە خۆتان چەند جۆر بەرهەمەهێنن؟ حالیان لە هەرێما کوردستان عامەتەن پارێزگەها دووکێ پلا ئێکێت تێت بوتری نزیکی 105 جۆرێ تری پارێزگەها دووکێ تێتە بەرهەم. ئەف 105 جۆرێ تری یعنی پارێزگەی عام سەر ڕوبەرێ 39,000 دونەمێت عەردی تێتە بەرهەم. تری منطقه عامة منطقه دوسكيال گوندی بسف که عامة تایبت گوندی بسف که دروبرا ناحیه مانگش که نزدیکی 20 جوراتنا برهم و تکفنا بازاری شوا جوراجی کمالیا فرانسیا حلوانیا رید گلوپا زیتیدیا چندی جورات صاحب سر و برید کدنا بازاری بخمد سبارت تری رش و تری زرجی جیاوازی تری هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی تر چییە؟ بۆ نمونە جیاوازی تری هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ترەیەکە لە دەرەوە هاورداکرێت. تریمە عادەتەن تریەکی خۆماڵە ئاخۆمە ئەوی تری بەرهەم تینی تەمەکە جدا هەی تەمەکە خۆماڵە ئەف تریمە بگاوێ vêrê بەرهەم تێت حتا تریش دەوێت گەهتە vêrê چەندە ڕێکێ ڤەت چیت تریوەکی خۆ ناگەهیت تری حتی گهتاوری بستیکای هشک بید بستیکای بسروبر بید خوب گاوی خارج عراق تتاوری جنوبی تتاوری افتری عامتاً بستیکای هشک زیب کر بازاری نایت تری میوری صفتی توی باشن
خود بازاری دادگیرید بود دوسه روزه که حتی بقال شد بخوب کتا پاره و وکی دیجی وک بستیکوی هشک نابید و طماوی طمه که گلک بسرو بره شناوچه دی چتره و گلک بسرو برتره. باشە کاک بژار هیچ پیشەسازیتان بۆ کراوە بۆ نمونە ئەگەر بەرهەمێکی ترێ زیادە بوو بکرێ بە ئاوی ترێ بکرێ بە کشمیش و مێوژ و بۆی کە بەرهەمەکانتان خەسار نەبن هیچتان بۆ کراوە وەکو کارگەی پیشەسازی؟ حاليا برا وقفه تقريبا دو كارجه المحافظات هو که هاي نشكرن ودرس كرن بس حاليا دست كار نبوينه بحث هي خود حس کرد بلکه حیوانه دا افصال بدست کار بن هندی که کارگه کشوانه دیوار گیرید وقتری بو شربت اوی بتاب کارینان هنده یادیجی کارگه کاریا سمیل آمازنه وجی گله کب سرو بره دیتری وقت گیرید وقت شربت یه بسرو بره او بیتکب کر فرودنه و پاکیش کرنه نه هکه هاتو یه تری لاوه بسرو برجی چید بید بتا روانه کرن بخارو عراقه چه بیت فریکریم بوش در وی ولاتیجی بیت بسرو برکم بس حالیان راستی نکد نکاری بس ایشالا بسرو بر بوین اوجی بلکه نزیک کف نکاری اگر هاتو کف نکاری چه پی نوید دبو مگل کباش بسرو بر سپاس بژار بەهجەت بێسکی کە لە دەهۆکەوە لەگەڵمان بوون جوتیاری ترێ سپاس بۆ ئامادەبوونتان.